بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگارپایەقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵتانم بۆ باسی هەڵبژاردن. وەکو ئێوەش ئاگادارن ئەمە ئەڵقەی حوتەمی باسی هەڵبژاردنە. باسی هەڵبژاردن تایبەتە بە دید و تێڕوانین و دنیابینی و بۆچوونی کاندیدی لایەنە جیاوازەکان کە هەر شەوەی ئێمە 4 کاندیدی بەڕێزی 4 لایەنی سیاسی بانگەکەین بۆی بزانین بەرنامەیان چییە، بەڵێنەکانیان چییە و میکانیزمی جێبەجێکردنی بەڵێنەکانیشیان چییە و ئەتوانن لە عێراقی داهاتوو چی بۆ کورد بکەن. ئەم شەویش بە هەمان شێوە مەبەستمانە وەکو شەوانی دیکە لەسەر کۆمەڵێک تەوەری گشتی سەبارەت بە داهاتووی عێراقی دوای هەڵبژاردن، چارەنووس و داهاتووی کورد لە ناو عێراقدا کە قسە لەسەرەوە هەیە عێراق بەرەو ئەوە هەنگاوانێت ئەگەر لە ناویشیانە بێت ئەبێ بە عێراقێکی مەزهەبی، عێراقێکی تاڕادەیەک لە نێوان کەوانەیە کە شۆڤێنی عێراقێک کە گوێ لە دەنگی غەیری شیعەکان ناگرێت، چونکە ئەوتێت بەرەو زۆرینەی سیاسی هەنگاوانێت. ئێمە ئەمانەوە بزانین ئەگەر بەو ئاراستەیە بێ، ئەگەر عێراق ئەم شەو تەرکیزمان لەسەرەوە بێت، ئەگەر عێراق بێ بە وڵاتێک دەوڵەتێکی مرکزی سنترالی کە هەموو قەرارەکان لە مرکزەوە بدرێت، گوێ لە کورد نەگیرێ، وەکو بینیمان لە گفتوگۆی پرۆژە یاسای بودجەی 2010 عێراق بە هیچ شێوەیە گوێ لە کورد نەگیرا، یەک تێبینی کوردیشی تێدا جێبەجێ نەکرا و کوردیشیی پێ نەکرا، چونکە شیعە و سونەکان بەرامبەر بە کورد ڕێککەوتن سەرڕایەوەی کە ناکۆکی نێوان شیعە و سونە لە عێراق ناکۆکیەکی لە مێژینەیە و هەمووان ئەزانێت چیان بە یەکتر کردووە و چیان لە یەکتر و چەندیان لە یەکتر کوشتووە. ئێمە مەبەستمانە بزانین ئەگەر عێراق بەو شێوەیە بەو ئاراستەیە بڕوات لە کاتێکدا کە ئێمە لە دوای ئەنجامدانی ڕفراندەم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە نیوەی خاکی یەرێمی کوردستانمان لە باشوور لەدەستداوە، ئەگەر ئێمە لەم عێراقەیە نەتوانین لە کەرکووک ئازاد بین، لە خورمات و ئازاد بین، لە خانەقین ئازاد بین، مافەکانمان هیچ نەبێت مادەی 140 تیادا جێبەجێ بکرێ، ئەبێت چۆن هەنگاو بنین و ئەبێت چۆن مامەڵە بکەین، پەنابەرینە بەر دراوسەکان، پەنابەرینەوە بەر ڕیفراندەم، چاوەڕێ بکەین هەر لە ناو عێراقە بەڵکو و خوایە دڵیان نەرم بێت، یان ئەبێت چی بکەینەوە بێگومان کاندیدەکان ئەم شەو بۆمان یەکلای دەکەنەوە. وەکو هەمیشە من 4 کاندیدی ئەزیز و بەڕێز ئەم شەو میوان من بە سوپاسەوە کە هەندێکیان لە دەرەوەی هەولێرەوە هاتوون. مامۆستا بەشدار محەممەد ڕەشید کاندیدی حزبی سۆشیالیست دموکراتی کوردستان و هەروەها دکتۆرە کەنار فازڵ هیدایەت کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر، مامۆستا بەشداریش بە هەمان شێوە لە پارێزگای هەولێرە و هەروەها مامۆستا سەردار ڕەشید عومەر کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای هەولێر و هەروەها دکتۆر محەممەد شاکر محەممەد ساڵح کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر. هەر لە خۆتەوە دەست پێ بکەم دکتۆر محەممەد، ئێوە هەریەک لە ئێوە کاتێک لەگەڵ هاوڵاتیان قساکەن، کاتێک لەسەر شاشەکان قساکەن و بەسەر ئەکرێنەوە و میوانداری ئەکرێن، باسی بەرنامەی خۆتانەکەن، باسی بەڵێنی خۆتانەکەن. بەر لەوەی بە دیاریکراوی بچمە سەر بەرنامە و بەڵێنەکانتان، با من بەو پرسیارەکە لە هەر چوارتانی یەکەم دەست پێ بکەم. قسە لەسەر ئەوە هەیە کە عێراقی دوای هەڵبژاردن عێراقێکە لە ئێستا و لە ڕابردوو خراپتر دەبێت و هەنگاو بەرەو زۆرینەی سیاسی دەنێت و ڕەنگە بە لە بەرچاوگرتنیەوەی کە بازنەی بۆ نمونە لە هەڵبژاردنەکان نەکرا بە یەک بازنە، چونکە ئەگەریەوە هەبوو کورسی زیاتر بێنێت بەو شێوەیە بووە. لەم عێراقا کورد ئەتوانێت شتێک بۆ هاوڵاتیان و بۆ بڵین خەڵکی هەرێمی کوردستان بچنێتەوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، ئەکید یعنی وەزعی ئێستا ئەو پەیوەندیە ئێستا نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی هەیە، پەیوەندیەکی تا ڕادەیەکی زۆر پەیوەندیەکی باش نییە، بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. ئێمە دەزانین ئەم پەیوەندیە بەرەو یعنی ئاقارێکی خراپ ڕۆیشت. کورد ئەکید دەتوانی زۆر شت لەبەردەست هەیە کە زۆر وەرەقە لەبەردەست هەیە کە دەتوانین بەکاری بینین بۆ ئەوەی لە ئایندە ئایندەیەکی گەشترمان هەبی لە ئێستاوە. یەک لەو خاڵانە وەکو باسم کرد، دوای 16 ئۆکتۆبەر ئەم پەیوەندیە ئێستا زۆر ئالۆز بووە. ئێمە یەکەم وەرەقە کە مەفروزە دەستی پێوە بگرین کە بچینە عێراق، بچینە پەرلەمانی عێراقی دەستورە. دەستور ئەو وەسیقەیە کە ئێمە لەگەڵ عێراق هەردوورا لەسەری ڕێک کەوتوین. ئەم دەستورە کۆمەڵێک مادەی تێدایە،
ئەو مادانە ئەگەر جێبەجێ بکرێن مادەی دەستوری زۆر دکتۆر گرنگ محەممەد، مافەکانی گەڵی کورد دەستە بەردن. بەڵێ تا شەوی ڕابردوو من 24 کاندیدم بەسەر کرد بووەوە. هەر 24یان ئەڵێن ئەبێ دەست بە دەستورەوە بگرین، هەندێکیان ئەڵێ بێ بیدای ڕێژینەوە بینوسینەوە. بەڵام قسەکە ئەوەیە دەستور ئەوترێت بۆ ئێستەی عێراق بۆ بەنسبەت کوردەوە ئەگەر جێبەجێ بکرێت دەستکەوتی زۆری تایە. بەڵام کێشەکە لەوەیە کە لە عێراق ئەوتری حساب بۆ دەستور ناکرێت. ئەلتەرناتیف چییە؟ بەدیل طبعا دەستور ئەمە هەر دەبیت ینی هەنگاوی یەکەم ئیش لەسەر دەستور بکەین. ئەگەر دەستور جێبەجێ نەکرا ئێمە دەبی کار بوو ئەوەی بکەین محکمەی فدرالی، محکمەیەکی فدرالی یعنی بەپێی دەستوردا بمەزرێ. لەسەر وایە کە سەرۆکی محکمەی فیدرالی دادگای فیدرالی عێراق سەر بە مالیکیە. آخر من قسە لەسەر ئەوە دەکەم دەڵێ بانک بەکوێدا هەڵبدەین بۆی مافی خۆمان وەرگرینەوە. بینیمان لەو کاتێ ینی لەنۆ دادوەرەکە لەنۆ حاکمەکە حوتی غەیرە کووردە دوانی کووردە دوانە کووردەکەش لەسەر بڕیاری دژ بە کورد ئیمزایان کرد. ئەگەر مەجالم بدەیت کە یادگار خۆی خاڵێکەیە لێرە محکمەی فدرالی ئێستا کەبوونی هەیە محکمەیەکی دەستوری نیە ئەساساً لە مادەی 92 دەستوری عێراقی دەڵێ پێویستە محکمەیەکی فدرالی دابمەزرێ. ئێمە دەزانین دەستوری عێراقی لە ساڵی 2005 پەسەند کرا. محکمەی فدرالی لە ساڵی 2003-2004 لە سەردەمی پۆل برێمەر دامەزرا. کەواتە هەر خودی محکمەکە دەستوری نییە. من قسە لەسەر ئەوە دەکەم پێویستە محکمەیەکی اتحادی دەستوری دابمەزرێ. ئەم محکمە لەو حالەتە بێلایەن دەبی. منیش قسەم لەسەر ئەوەیە گەر بەم شێوەی ئێستا بڕۆ چاوەڕێکی بکەین زۆر بە کورتی. ئەمە خاڵی دووەم ئەگەرەوە نەکرا بەدیلی ترمان ئەوەیە کە ئێمە ئەو دەوڵەتانەی کە کوردستانیان داوایان لە کوردستان کرد دووبارە بەشدار بن لە عێراقی نوێ کە دەوڵەتە زلهێزەکانن ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا، ئێمە ئەوان پێویستە دیفاعمان لێ بکەن. ئەوان داوایان لە ئێمە کردووە کە بەشدار بن لە عێراقی نوێ و ئێمە سکاڵای خۆمان بینە لای ئەوان بۆ کاتەکەت کۆتایی هات. مامۆستا سەردار جەنابتان کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای هەولێر و حزورتان هەبووە لە پەرلەمانی عێراق لە بەغدا. قسەکە ئەوەیە ئەوترێت تۆ نا وەکو حزب بەڵێ قسە لەسەر ئەوە ئاکرێ ئەوترێ کاندیدەکان ئەوانەی کە بوون بە پەرلەمانتار هەمویان خەڵکی بەتوانا بوون، خاوەن بەڵێنی باش بوون و لە ناو پەرلەمانیش درێغیان نەکردو لە شەڕکردن بەشێکی باشیان نەک هەمویان. کەواتە ئێوە ئەچنە ئەوێ چۆن ڕێگری لەوە ئەکەن کە عێراق بێ بە دەوڵەتێکی مرکزی هەموو بڕیارەکان لەوێەوە بدرێت و چیان بوێت بەسەر باشووردا بیسەپێنن. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بێگومان سەرەتا ئەبی ئێمە خۆمان ڕێک بخەین. هەموو ئەو گرفتانەی ڕوبەڕووی ئێمەی کورد بۆتەوە بە تایبەتی لە دوای 16دا لە دەرەنجامی ئەو پەرتەوازەی ناوماڵی کورد بووە. بۆیە هەنگاوی عملی یەکەم هەنگاو لە دوای ئەو پرۆسەیە ئەوەیە کە لیستە کوردستانیەکان ئەوانەی کە لە ضمنی ئەو تەحالفی کوردی کە پێشتر هەبووە بەڵام دەتوانین بڵێن تەحالفێکی زۆر لاواز بوو. بەڵێ ئەگەر بە هەمان شێواز وەکو پێشی ئێمە بەم پەرتەوازەیە کە لە کوردستان هەمان بوو بچینەوە بەغدا پێم وایە ناتوانین ئەو بەڵکو هەنگاوی زیاتر دێنە دواوە. بۆیە جاری وا هەیە مرۆڤ ئەگەر هەیە چیتر لە دەست بدەین. بۆ نمونە ئێستا ئەوەی کە لە کوردستاندا هەیە ئێمە کە لە دەستمانداوە شکۆیە بەڕاستی کە تەماشا دەکەین لە ژێر دەسەڵاتی عێراق هەموو فەرمانەکانی خۆی بەسەر ئێمە دەسەپێنێ. پێت وایە قەوارەی هەرێمی کوردستانیش وەکو قەوارەیەک کە لە دەستوردان پێدانراوە هێشتا مەترسی لەسەرە؟ بێگومان لەبەر ئەوەی تا پەرتەوازەی ناوماڵی ئێمە بەردەوام بی تاوەکو پرۆژەیەکی نیشتیمانی یەکڕێزیمان نەبی لە ناو خۆماندا هەموو ئەو دەرزانی کەوا ڕوبەڕووی ئێمە بۆتەوە بوویتە هۆی پەرتەوازەی ناوماڵی کورد لە دەرەنجامی ئەو دەتوانین بڵێن ئەگەر بە شێوازێکی تر بیرکردنەوەیشی واقعیانە بەو کارە بکەین. خۆی سەرەتای ئەم پرۆسەی چوونی کورد بۆ بەغدا هەر لە سەرەتای دەتوانین بڵێن پەرتەوازەی پێوە دیار بوو. یعنی ڕوئیەکی جوانمان نەبوو. ئەگەر سەیری شیعەکان بکەین لەگەڵ جیاوازی ینی کوتلەکانیان و گروپەکانیان فکرەکانیان بەڵام لە بەرامبەر ئەم پرۆژانەی کە بۆ خۆیان یعنی وەکو استراتیجی کاریان لەسەر کردووە بەردەوام بووینە پێی گەیشتوونە بووینە زۆرین ئێستا کار لەسەر ئەوەکەن عێراق بەرەو دەوڵەتێکی مرکزی بۆ هەمان سەردەمی ڕژێمی بەعز بگەڕێنەوە. بۆیە ئێمە وەکو کورد تەماشا دەکەین چۆن ڕێگری لە دەستکەوتەکانمان لە دەست داوە لە دەرەنجامی چی لە دەرەنجامی ئەم دەسەڵاتە کە بەڕاستی دەتوانین بڵێن دوای 27 ساڵ حکومڕانی کوردی و دوای ئەم هەموو سێ دوای 2006 لە دوای پرۆسەی ڕزگاری عێراق
ئێمە وەکو کوتلە کوردەکان نەمانتوانیوە لە بەغدا پرۆژێکی قومیمان هەبی ینی پرۆژێکی قومیە گرتومان نەبووە بەڵێ بڵین زیاتر شان بەشانی لایەنەکانی تریش یەکگرتووی ئیسلامی کوردستانیش پشکێکی ئەم پەرتەوازەی بە یەکێک لە هۆکارەکان دانرێت یەکگرتو بە حکمی ئەوەی کە لە هەرێم هەم کورسێک خەڵکی کوردستان ئەگەر متمانەی پێ ببەخشی باە بۆ دید بۆ چوونی خۆم شخصی پێم وایە هەم بەقەدەر ئەم کورسیانەی کە خۆشی هەبووە لە بەغدا کە 4 کورسی هەبووە و خەڵک شادیمان بۆ ئەدا لە دکتۆر موسەنا لە کارەکانمان کە توانیتان لە بەغدا سەرمەشق بن بۆ بەرگریکردن لە مافی هاوڵاتیانی کوردستان لە خولی داهاتوو هەشتا کورسی هەبێت بەڵێ 40 کورسی یەکگرتوو بێت بەڵێ چی پێکرێت بێگومان بەر لە هەموو شتێک ئێمە بەڵێن بە هاوڵاتیانی کوردستان بڵێن پێش بڵێن بەڵێ چی من وەکو گریمانە وەکو ئفترازیە وەکو فەرزیەک هێنامەوە هەشتا کورسی بێنێت چلی هی یەکگرتوو بێت چی پێکرێت یەکەمش پرۆژەیەکی قومی سەرتاسەریمانە بی دەنگی پێ ئەوە زۆر گرنگە ئێمە داوا ئەگەر بێت و ئەم پرۆژەی خۆمانەگەر هەمان بێ وەکو ئەلتەرناتیفێک بەدیلێک بۆ خەڵکی خۆمان لە کوردستان هۆکارەکانی شکستی ئێمە لە کوردستان چی بووە ئەو دووبەرەکیە بووە هەرێمی زۆنی سەود و زۆنی زەرمان هەبووە ئەمە وای کردووە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نییە ئەمە مامۆستا دروستە بەڵام چی وای کردووە کە عبادی ینی استیفادە لەم ئەم دوو ئەوەی بکای ئەم دوو ینی پەرتەوازە بوونێ بکە خۆ ئەگە پەرتەوازە بوو نەبێت لە هەرێمی کوردستاندا ئەگەمە یەک ریز لە ناوماڵی خۆماندا بۆ لە دە چرکەیە پێم بڵێ ینی کورد لەوێ ئەتوانێت چی بکە لە ناو پەرلەمان بەم واقعی ئێستاوە ئەگە فشار دروستەکە کورد بێگومان لە بەرەو فشاری زۆری لە بەردەستدا یەکەم شت ئێمە بە دەستور مافەکانمان چەسپێنراوە دووەم ئێمە بڵێ سپاس دەکەم کاتەکەت کۆتایی هات بمبورە دکتۆرە کەنار ئێوە کاندید یەکێتی نیشتیمانی کوردستانن لە پارێزگای هەولێر مامۆستا سەردار وتی ئەگەر ئێمە وەکو لایەنەکانی تر کە خۆتەزانی پارتی و یەکێتی کورسی چاکیان هەبووە لە دوای 2023ەوە خەڵک متمانەی پێ بکردینایە پرۆژەیەکی قەومیمان ئەبوو و ئەمانتوانی ئەم دۆخەی ئێستا زۆر ینی وامانەکەم دۆخەی ئێستا جیاواز بووە ئێوە بۆ نەتانتوانیوە لە بەغدا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتی ئەو پرۆژە قەومیە بکەن و باشووریش بەم دەردەی ئێستا نەچێت زۆر سپاس هاوڵایت لەگەڵیە ئێوارەتان باش ئێوارەی بینەرانی بەڕێزیش باش ئێمە لە دوای 2023ەوە کەسێکمان ناردۆکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو سەرۆکی عێراق ئەویش جەنابی مام جەلال بوو ڕەحمەتی خوای لێبێ ئەزانین لە کاتی ئەوە عێراق چه گەشێکی بەخۆیەوە بینیمان هەموو ئەو حیزبە جیاوازانەی کە لە پێشووە تەسەور ناکەم قەت ئەو تەباییان پێکەوە هەبوو بێ بتوانن ئەوە پێکەوە لە پەرلەمانی عێراقدا وجودیان هەبێ و بینیمان ئەو ساڵانەی کە ئەو لەسەر حکوم بوو بەڕاستی عێراق گەشێکی زۆر باشی بەخۆیەوە بینی لەلایەن لە زۆر شتە و بە تایبەتی لە بەرەوەی مام جەلال توانی بووی دیبلۆماسیانە هەموو لایەنەکان بێنێتە سەرخەت و حەقی هەموو لایەکیش بدا و ئێمەش وەکو هەرێمی کوردستان لە وەزعێکی زۆر باشا بووین کە وەزعی بەڵێ بینەوە ناو واقعی ئێستا بەڵێ جەنابی سەرۆک مام جەلال لە ژیاندا نەماوە و تاو ساتەی کە لە ژیاندا بوو کورد خاوەنی سەرۆک کۆمارێکی دیکە بوو جەنابی دکتۆر فواد معسووم پێت وایە کە سەرۆک کۆماری عێراق نەیتوانیوە ڕۆڵی هەبێت لە دابینکردنی مافەکانی کورد یاخود لە دروستکردنی فشار بە ئاراستەیەوەی کورد هێندە نەخرێتە سوچێکەوە من ئەمەوێ شتێک بڵێم ئێستا ئێمە وەکو ئەوەی کە ئەمانێ بچین بۆ بەغداد ئێمە خۆمان وەکو هەرێمی کوردستان قبوڵمان کردووە و دەنگمان داوە بەو دەستوورەی کە ئێستا لە عێراقدا هەیە باش ئێمە پێویستەکە وای لەم چەند ساڵی پێشوە کە ئەزانین تووشی چەند کێشەیەک بووین و بە تایبەتی شەڕی داعش کە زۆر کێشەی بۆ هێناینە ناو وڵات بڵین بەڵام ئێمە ئێستا ئەبێ شەڕی دەستور بکەین ئەبێ بیکەین لە بەروی تەنها لە ڕێگەی دەستوری عێراقی ئەتوانین مافەکانمان بەدەستبێنێت ئەم شەڕە بەڵێ بەڕای من بەڵێ لە بەرەوەی ئێمە پێویستەکە بۆی بتوانین مافەکانی هاوڵاتیانی خۆمان بەدەستبێنینەوە ئەبێ لە ڕێگەی شەڕی دەستور بێ و تێڕوانینی تۆ یەکەم شەڕی دەستوری کە کورد چۆ ناو پەرلەمانی عێراقەوە یاخود خۆت کە بووی بە پەرلەمانتار چی بێت باشە یەکەم شت داواکەم ئەڵێ ئەبێ لە خۆمانەوە هەندێک شت هەیە دەست پێ بکەین یەکەم شت داواکەم و هیوادارم هەموو ئەو پارتانی نوێنەرانی خۆیان نێرنە بەغدا یەکەم نقطەیان لەسەر ئەجەنداکەیان ئەوە بێ کە بەرژەوەندی هاوڵاتیانی خۆیان قوت و بوجە ئەوە یعنی وتم یەکەم شەڕی دەستوری آخر ئەوەیە کە ئێمە مافەکانی بوجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستانمانەوێت جوانەڵی ئەڵێ ئەوە مافە
ئەوە مافی خۆمانەوە بێ شەڕی لەسەر سەدەقە نییە تا پەنابەرینە بەردەستور بۆ یەکلایکێنەوە لەناو دەستورە شتی جیا بۆ نمونە لەناو دەستورە تۆڵی مادەی 140 بۆ نموناڵێ ئەمە ناوچە کێشە لەسەرەکانە ناوچەی کێشە لەسەرە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان کەچی بەس ئاڵای عێراق بێ لەوێ هەبێت وایە؟ سێرکە ئێمە ئەبێ وەکو حیزبەکانی هەرێمی کوردستان لەوە تێبگەین لە بەغدا ئێمە شەڕی هەرێمی کوردستان بەرامبەر بەغدایە ئەوە نییە ئێمە بە یەکیەکی بڕۆین و هەر بەڕاستی ئەوەش بووە کە پێشتریش ئاماژەی پێکرا ئەگەر ئەم هەموو لایەنەکان پێکەوە بە یەک دەنگ داکۆچی لە مافەکانی هاوڵاتیانی خۆیان بکەن ئەوە باشتر دەگا کوردستانەکان بە یەک تیم نەڕۆن نابن بە خاوەنی هیچ ئێستا بە یەک تیمیش نەڕۆن لەوێ ئەبێ قەزدمەوەیە کە بە حیزبی جیاواز کە ئەچنە ئەوێ ئەبێ بە یەک هەڵوێست سپاس بەیەک هەڵوێست داکۆچی لە مافی میلەتی هەرێم دکتۆرە کەنار مامۆستا بەشدار جەنابتان کاندیدی حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستانن لە پارێزگای هەولێر پێت وایە لە عێراقێکدا کە بە ئاراستەی مرکزیەت هەنگاوانێ بەو ئاراستەیە هەنگاوانێت کە لەناو پەرلەمانە بە زۆرینە چیان ویست بە بێگوێدانە هیچ بۆ نمونە کورد پیچلایەنێکی دیکە بە تایبەت کورد چاویان لەسەر کووردا چیان بوێ بیکەن پێت وایە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کورد لە عێراقی داهات و مەترسی جددی لەسرە ئەگەر بە پەرتەوازەیی بچینە ئەوێ بچووکتر ئەبینەوە و وەکو مامۆستا سەرداری ژووتی شتی دیکەش لە دەست دەدەین زۆر سپاس سپاسی جەنابتانەکەم خێراتنی برادرانی شەکەم و سپاس بۆ بینەران وەڵا لە ڕاستیدا من حەزەکەم کۆمنتم لەسەر قسانەی برادران بێگومان فەرمووی پێش ئەوە من لێ خاڵە شتانە دەبین مامۆستا یادگار هەمووی ئەگەرێتەوە سەر مۆزۆی یەکگرتن و یەکریزی ماڵی کورد من بە کۆی گشتی هەموو ئەو بابەتانی باسەکرێت یەک خاڵە من تا ئێساودا قێشکە لێرەینە بێگومان حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان من لەبەر ئەوەی ئەندامی پەرلەمانمان نەبووە لە عێراق بەڵام دڵنیام ئەگەر هەمان بواە ڕەنگە دۆخەکەەوە زۆرێکی تر باە ئیش خۆمانە کرد و مەبەستی من لێرە یەک شتە یەکریزی ماڵی کورد گرینگە بۆ دەستکەوتەکان و بەدەستێنانی مافەڕەوەکانی گەلی کورد لە عێراقا ئێستا ئێمە لەو هەڵبژاردنە 46 کورسی دانراوە مەسەلەن بۆ هەرێمی کوردستان بەنسبی دانرا مەسەلەن 16 کورسی بۆ هەولێر و 18 بۆ سلێمانی 12 کورسی بۆ دهۆک باشە بەڕێی ئێمە ئەگەر کورد یەکڕیز نەبێ یەک ماڵ نەبێ یەک دەنگ نەبێ نەک 46 کورسی 80 کورسی 100 کورسیشی هەبێ لەوێ هیچ پێ ناکرێت کەواتە تۆ هاوڕای لەگەڵ ئەوەی کە ژمارەی کورسی کێشە نییە بەڵکو پەرتەوازەیەکە کێشە و عیلەتە یەک شتەیە پەرتەوازە لە پێش هەموو شتێک یەکدەنگی ئەگەر بێ و یەکدەنگ بین ئەو کات دەتوانین ژمارە کورسەکانیشمان زیاد بکەین بێگومان هەرێمی کوردستان کورد کورسی زیاتری هەبوو پێشتر لە پەرلەمانی عێراق وایە بەڵام ئێستا کەمی کردووە من یەک شتی دەڵێم ئێستا ئەو ژمارەی کورسانی لە بۆ کورد دانرایە لێرە بانگەشەی هەڵبژار نەکرێت لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەبێت کورد داوای کورسی زیاتر بکە یەکەم شت یەکدەنگ بێ یەکڕیز بی هەموو یەک بڕیار بێ دوێمیان لەسەر قسەکانی بەڕێزت حەفوم بکە لەسەر قسەکانی تو دوێمین شت ئەوەیە ژمارە کورسەکانی زیاد کە لەبەرەوەی ئێستا حیزب هەیە لە بەغا یەک حیزبە نۆت کورسی پەرلەمانی هەیە ژمارە کورسەکانی پەرلەمانی بەڵێ بەڵێ ئەزانی مەبەست لێرەسیە ینی یەکدەنگی کورد و پاشان زیادکردنی ژمارە کورسەکان بتوانێت ئیشی خۆی بکە لە پەرلەمان شتەکانی خۆی بدەست باشە جەنابتان ئاماژەتان بەوەدا و تانێمە پێشتر لە پەرلەمانی عێراق نەبووین ئەمە هەنگاوی یەکەم و هەوڵی یەکەمتانە بەوەی بەرەو پەرلەمانی عێراق هەنگاو بنێن ببن بە خاوەن کورسی یاخۆ چەند کورسیەکی خۆتان پێت وایە ئەو لایەنانەی پێشتر لە عێراق بوون یەکێتیە پارتیە یەکگرتووە کۆمەڵە گۆڕانە کەم تەرخەم بوون بەرامبەر بە پرسی کورد و پەرتەوازەی ئەوان وای کردووە کە ئێمە زۆر شت بدۆڕێنین بێگومان یەک لە هۆکارەکانەوە بوو کورد هەموو مەسەلەن حیزبەکان نوێنەریان هەبوو زۆر بەیان لەوێندەرێ تا ڕادێک لەگەر یەک کۆک بوون بەڵام لە هەندێک بابەتی مۆزۆعی کە ناو پەرلەمان خۆمەندان پەرلەمانەوە بەڵام بەجێرە و معلومات و لە برادرانم پرسیە و خەڵک باسییان کردیا لە زۆربەی شتەکان هاوڕانە بوونە لەگەڵ یەک ئەو کاتە دوژمنیش باشتر زاڵ دەبێت کاندیدێک کە پێشتر پەرلەمانتار بووە لە پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە داوتی یەکدەنگی کورد لە بەغدا یەکدەنگیەکی ڕەمزی و شکلی بووە وتی بۆ نمونە لەسەر پرسێکی دیاری کراو هەموو فراکسیۆنەکانی ئیمزامان کرد وتمان با پرێس کۆنفرانسێکی بۆ بکەین ناشکرای بکەین وتی کەس نەهات ڕاست
لە ژێرەوە لەسەر وەرەقەی ئیمزایەکەن بەڵام کاگاتە سەرەوەی یاعلانیکەن بۆ ئینەوە کەس لە بەغا شیعە و سونەتەکانیان عاجز بن. سوپاس دەکەم مامۆستا بەشدار، بێگومان من دواتر دێمەوە لای بڵین کاندیدەکانی دیکە بۆی لەسەر کۆی قسەکان ڕایان بزانین. ئێمە وەکو ستافی باسی هەڵبژاردن لەناو هاوڵاتیان یاریێمی کوردستان پرسمان بەوانیش کردووە، ڕای ئەوانی شەهێنینە ناو ستۆدیۆی باسی هەڵبژاردنەوە بۆی بزانین لەسەر کۆی پرسەکان ئەوانیش ڕایان چییە، بەڕوخسەتی ئێوە باگوێیان لێ بگرین و بیان بینین. دیسانەوە خۆمان تاقیکەنەوە دوای ئەو ڕووداوانەی کە لە کوردستان ڕوویاندا و ئێمامانەوێت لە چوارچەوەی دەستوری عراقیە ڕەواکانی خەڵکی کوردستان بسەلمێنرێ، ئەگەر نەسەلمێنرا ئەکرێ خەڵکی کوردستان دیسانەوە بگەڕێتەوە بۆ ئەو پرۆژەی کە هەیە بۆ پرۆژەی ڕیفراندۆم و بڕاردانی مافی چارەی خۆنووسیم. عراق لە ڕابردوو لە ئێستاشدا بە زۆر کێنراوە بەیەکەوە واتەوە عێراق لەسەر بنەمای سازان و لێک تێگەیشتن نەبووە. مێژۆی بۆ سەلماندن کە عێراق قەت باوەڕی بە مافەکانی گەلی کورد نەبووە. ڕیفراندۆمیش دەکرێت وەکو باشترین بەڵگەی ئەوە بێ کە چەند جار ئاماژە بۆ کراوەکە هەرێمی کوردستان پێویستی بۆ هەیە قوارەیەکی سیاسی دایکاوی خۆی هەبێ. ئەگەر ئەم جارە کورد مافەکانی بە ئاشتیانە قەرار نەکە عنی ئەبێت پەنابا بە نێودەوڵەتی هێزە نێودەوڵەتی زلهێزەکان ئەبێ ئەوان بێنە بینوانەوە بۆی مافەکانمان دابین بکەن. پێویستە چارەنووسی خۆی دیاری بکە باش لەگەڵ بەغا جیابێتەوە کە احترام بە ئێمە نەکا ئێمەش لەگەڵ بۆ دابنیشین. بەڵام ئەگەر ئەو ڕێک و پێک بێتە پێشەوە دراوسەیەکی باش بێ لەگەڵمانە ئێمەش دانیشین لەگەڵەوە ڕێک و پێک و ئاشایی دەبێت لە هەموو وڵاتاو. ئەبێ بەڕاستی ئێمە هەڵوێستێکمان هەبێ بەرامبەر یەکتری بتوانین لە پێش ئەوەی کە ڕووبکەینە بەغا هەر هەموو بە یەک دەنگ ڕووبکەینە بەغا نابێ هەر کەس بۆ خۆی کوێخایەک بێ. بەڕاستی من ئەڵێم ئەمڕۆ کورد پێویستی بە یەکبوونە هەتا یەک نەبین هەتا یەکبوونێکی بەقەوت نەبین هیچمان بۆ ناکەین. بەڵێ ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت لە باسی هەڵبژاردن بەردەوامین ئەوەی بینیتان ڕای کۆمەڵێک هاوڵاتی بوو لە هەرێمی کوردستان وەکو گوێتان لێبوو بینیتان هەندێکیان باس لەواکەن دەڵێن ئەگەر عێراق دان بە کورددانەنێت مافەکانی دابین نەکات بگەڕێنەوە سەر ڕیفراندۆم، هەندێکیان ئەڵێن عێراق لەسەر بنەمای سازان و لێک تێگەیشتن دروست نەبووە بۆیە قەت بڕوای بە مافی کورد نییە، هەندێکڵێ بگەڕینەوە بۆ لای وڵاتان، هەندێکڵێ ئەگەر ئاطرافی پێنەکرد جیابینەوە، هەندێک شەڵێت یەک دەنگ بین نەک فرەکوێخە. دکتۆر محەممەد بێمەوە لای تۆ یەکی یەک خولەکتان هەیە بۆی ڕای خۆتان بڵێن لەسەر قسەی هاوڵاتیان. دووبارەی ئەەکەمەوە من هاوڵاتیان زۆر تەرکیزەکەنە سەر یەک دەنگی یەک ڕەنگی یەک هەڵوێستی سەبارەت بە بەهاباڵاکان و پرسە چارە نووسازەکان نەک بەرژەوەندی شخصی و کەسی لە بەغا و بە شێوەیەک لە شێوەکان متمانەیان بە کاندید نییە چونکە پێشتر بە کورتی و بە کوردی داخکراون. ئێوە لەم بارەیەوە ڕاتان چییە و لەسەر قسەکانیش ڕێیتان چیە؟ فەرموو. بەدڵنیاییەوە ئێمەش بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و بزانام زیاتر لە هەموو حزبێک هەوڵی داوە یەکڕێزی گەلی کورد بپارێزی. من ناڵێم حزبەکانی تریش، بەڵام پارتی دائیمەن ویستویەتی یعنی پێگەی کورد لەوێ لە پەرلەمانی عێراقی بەهێز بێ. ئێمە بینیمان لە خولەکانی ڕابردوو لە ساڵی 2023 لە خولی یەکەم تا 2006 کە بە یەک لیست بەشدار بووین بە هاوپەیمانی کوردستانی تەحالفی کوردستان بەهێزتر بووین، توانیمان زۆر دەستکەوت بەدەست بێنین. لە ساڵی 2006 تا 2010 خولی دووەم یعنی بە چەندین لیست بووین، بەڵام لە پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان یەکڕیز بووین، دیسان کەس نەیتوانی بێتە نێوانمان. بەڵام لە خولی 2000 یعنی دواتر 2010 تا 2014 ئەو پەرتەوازە و ئەو پەرتەوازەی کە بینیمان هەر لیستێک بۆ خۆی کاری دەکرد وای لێ هات گەیشتین زیاتر پەرتەوازەی ئەم جارە ئێمە هیوادارین ئەگەر بە لیستی جیاش بەشدار بین، بەڵام لەوێ لە پەرلەمانی عێراقی هەمومان لە ژێر یەک چەتری گەورە کۆبینەوە دیفاع لە دیسان نەیتوانی یەک لیستی هەبێ چ لایەنێک کۆکارە
والله هۆکار من تەسەوەر دەکەم ناتوان بڵێم کامە پارتی هۆکار کامە پارتی هۆکار نییە لەبەرەوەی پارتی وابزانم بە شاهدی هەموو لایەک یعنی داکوکەری سەرەکی مافی گەلی کوردە پارتی هەوڵیدا حتا خەتوەی ڕفراندۆمیش دلیلی ئەوە بوو کە پارتی دائیمەن دەیەوێت گەلی کورد بە هێزبی و دیفاع لە نەتەوەی خۆی دەکات من ناڵێم حزبەکانی تر لەگەڵ یەک ڕیزینین بەڵام احتیمالە هۆکاری زیاد هەبن بەڵام گرنگ ئەوە مشکلە نییە بە لیستی زیادەچین گرنگ ئەوە لەوێ یەک بگرین بە یەکەوە هەوڵدەین مافی گەلی کورد دەستە بەڕاست دەکەم دکتۆر مامۆستا سەردار ئێوە وەکو یەکگرتو ڕێیتان چێ لەسەر قسەکان و پێتان وایە هاوڵاتیان ناحەقن کە متمانیان بە کاندید نەماوە بەڵێ من دەمەوێت ئەوە بڵێم بە هاوڵاتیانی خۆشەویست کە هەندێکی عربی هەیە دەڵێ من جەڕەبە المجەڕیبە فەقەت حەلت بهی نەدامە یعنی تۆ کەسێکی تاقی کردەوە چەند خوڕێکی پەرلەمانی هیچی بۆ نەکردی جیا لەمە ئەوەی هەشمان بوو لە دەستماندا هەر خارخۆی پۆلپریمەر قسەیەکی هەیە دەڵێ ئێمە لە دوای ینی پرۆسەی ڕزگاری عێراق 2023 دەڵێ سەرکردەکانی کورد هاتن من وام زانی ئەوان دێن باسی کەرکوک دەکەن باسی شوێنە کێشە لە سەرەکان دەکەن ئەڵێ باسی ینی ئیستحقاقات بوو ینی بەش بەشێن بوو ینی کعکەکەی دابشکەن چەند بەر ئەم کەوی بەر ئەو کەوێتن یعنی هەمان ئەم دابشبوونی 27 ساڵە ئەم کوردستانە پێوە ئەناڵێنی لە بینی ئەم دوو حزبە دەسەڵاتدارەدا کە لێرە کوردستانی هەموو شتەکانیان دابش کردووە هەمان ئەم بیرۆکەشیان بردۆ بۆ بەغدا بۆیە دەبین دەرەنجامەکەی بەچیکەی خۆی معادلە بۆی خاڵ بخینە سەر پیتەکان کێ برد کێ بەرپرسە ئەم دوو حزبە دەسەڵاتدارە پارتیەکێتی کە حاکم بووینە ئوستاز یعنی ئەم دوو حزبە دەسەڵاتداری کە 27 ساڵ حکومڕانی کوردستانیان کردووە خۆ حزبەکانی تر هیچیان لە بەردەست نەبووە حزبەکەی من یعنی ئەوەیشتان لە بەردەست نەبووە بەڵام پارتی وێکێت شتیان لە بەردەست بۆ نەیان کردووە خەریکی نەبوون دکتۆر واتان کردووە بۆچی واتان کردووەوە ئەگەر تەواو بکەم با جوابت باتەوە نەخێر خۆی پارتی کە دەستەوێت ئێمە لە نەتیجە دەزانن لە عێراق ئێمە ئەقەلیەین یعنی حتا پارتی و یەکەتی و هەموو حزبەکان کە بەرامبەر یعنی لە پەرلەمانی عێراقی بەرامبەر عەرەبەکان ئەقەلیەن بەڵام گرنگ ئەوە یەک ڕێز بن یەک ڕێزیەکە گرنگە پارتیش بە هیچ شێوازێک لەگەڵ پەرتەوازەیی نییە ئێوە چیڵن دکتۆرە ینی دوو جار جەختی کردەوە ئەڵێ ئەگەر ئێمە لە ناو پەرلەمان دەنگمان هەبووە سنگمان هەبووە یعنی لە ڕووی ژمارەوە نەک سەنگی لایەنەکەی تر وەکو یەکێتی و پارتیمان ناکرد یعنی قسەکەی واکەوێتەوە ئێوە لەوێ بوون و حزورتانە بۆ دەسەڵاتیشتانە بۆ خەریکی بەشکێنە و خەریکی بەرژەوەندی شخصی و حزبی بوون ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێ لەسەرەوەش سوڕ بووینەوە ئەم جارش کە بە یەک لیست دابەزین کە هەمووی بە یەک لیست بێ بەڵام ئەگەر کە بەونەوە عەشە وەکو برای بەڕێزیشم ئاماژەی پێدا ئەبێ ئێستا هیچ هەڵبژاردەیەکی کەمان لەبەردەست نییە کە ئەبێ هەموومان پێکەوە بە یەک دەنگ بە یەک هەست ناکە ئێمە خەونە ئەگەر ئەم وەزعی ئێستای کوردستان لە بەرچاو بگرین ئەست ناک ینی هەمووتان دێن دکتۆرە بمبورە یەکێتیە ێنم پارتیە ێنم یەکگرتووە ێنم کۆمەڵە ێنم هاوپەیمانی ێنم سۆشیالیستە ێنم هەر گۆڕانە ێنم هەر هەمووی ئەڵێ پێویستە ئێمە بە یەکدەنگی بچینە بەغدا 4 ساڵتیە پەڕێت و هیچمان نەبین ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێ هاوسەنگی نێوان حیزبەکانمان زۆر بە گرنگی بینیوە و زۆر ڕۆڵێکی باشمان تیا بینیوە ئێستا ژواتە سەورەکەم ئەبێ هاوڵاتیانی بەڕێز و هەموو خەڵکی کوردستان ئەوە یەکتریمان قبول بێ بۆی بتوانین شەڕ بکەین لەسەر دەسەڵاتیان نییە کێشە حزبەکان ئاخر هاوڵاتیانیش بەشێکن لە حیزبەکان و حزبەکانە ناوڵاتی ئاڕاستاکە نەگەر بۆ باش بێ گەر بۆ خراپ بێ حیزبەکان ئەبێ کۆمەلگەی کوردی تا ڕادەیە کۆمەلگەیەکی حزبیە وایە ئێمە ناتوانین بڵین هیچ حیزبێ زۆرینە و کەمینە بەڵام مادام هاوڵاتی هەبێ معنای وجودی هەیە لە هەرێمی کوردستان تۆ هاوڕانیت لەگەڵ مامۆستا سەردارە کاڵێوان وەکو لە یاداشتەکانیە برێمەر حاکمی ئەو کاتی عێراقیش ئاماژەی پێداوە ئەڵێ هاتوون داوای شتی مادیان لێ کرد من ئەوەندە ئەڵێم ئێستا ئەم جارە بەڕاستی زۆر پێویستە کە بە شێوەیەکی کە ئێمە ئیشەکانمان لە بەغدا بکەین وەکو ئەوەی کە هاوڕایت لەگەڵ قسەکەی یانە پرسیارەکەی من ڕوونە من لەگەڵەوە نیم نەخێرچکە ئیشی زۆر کراوە ئەشزانین ئێمە هەرێمی کوردستان کە چۆن ئەم چەند ساڵی کە پێشوو چۆن هاوڵاتیانی عەرەب بەڕاستیەوە ئەمە ئاماژەی پێ بکەم هەرێمی کوردستان شوێنێک بووە دیموکراسیەت و ئازادی ڕادەربڕین و لە زۆر حاڵتە لە زۆر شتا زۆر باشتر بووە لە چرکەی کاتەکەت ماوە قسەکان بکە بەڵێ
بێگومان ویستم قسەکانم تەواو بکەم هەر هەمان ئەزمونە کە خەڵکی کوردستان پێیدا تێپار ئەبی معادلەیەک هەیە ئەڵێگە مقدمە هەڵە دەرچوو هەن دەست پێکەکە هەڵە بوو نەتیجەکەش هەر هەڵە دەبی ئەنی منطقی نییە بۆیە ئەو معادلە منطقیە پێویستە هاوڵاتیان بیری لێ بکەنەوە تۆ کاتێک اختیارێک کەسێک ئەەکەی بەڵام شێوەیە نییە لە کوردستاندا دەستکەوتی باشمان بۆ کورد بەدەستێناوە بەڵێ خۆی کاتێک ئێمە سەیری ئەم ئەزمونە دەکەین خۆی ئەزمموی کوردستان لە ڕووی حکومڕانیەوە شکستی خواردووە هەر لە دوای مەسەلەن بڵین نۆتەکانەوە ئێمە نە پرۆژەیەکمان هەبوو بۆ ژێرخانی ئابووری لە کوردستان نە پرۆژەیەکمان هەبووە بۆ بعدی ژیانی هاوڵاتیان و گوزەرانی هاوڵاتیان خۆز بکەین چۆن دەتوانین پرۆژەیەکی قەومیمان هەبێت. سپاس مامۆستا سەردار. مامۆستا بەشدار وەکو ئاگاداری ئەمان خۆیان لە پەرلەمان بوون پێشتر وەکو حزب حزوریان هەبێت و کۆمنت لەسەر قسەی هاوڵاتیان دوێمیان ئەو کۆمنتەوەرەگەم و قسەش لەسەر قسەی هاوڵاتیان ناوی حیزبی سۆسیالیستی شێتینە ئێمە عەرزم کردی ئێمە ئەندام پەرلەمانمان نەبووە هەمووی متفقە کە ئەبێ یەک ریز بین بەڵام ئەگەر بوارم دەی ببورە فەرموو قەوسەکەم دەی میێدەوارم ئەوجارە کاندیدمان هەبێ هەر ئەوەش لە خەڵکی کوردستان چاوەڕوانەکرێ لەبەرەوەی یەک نمونەت دۆبینەوە حیزبی سۆسیالیست دموکراتی کوردستان هەر لە سکرتێرەکەمان کە ئێمەی پەروەردەکرێت تاوەکو ئەندامەکانی خۆشمان وا پەروەردەبووینە لە پێناو خاک نیشتیمان یەکڕیزی ئێمە وا پەروەردەبووینەکانی تر وا پەروەردە نەبوون من ناڵم حیزبەکانی وا پەروەرد بەڵام نەتیجەکەی وا دەیبینین نەتیجەکەی وا ئەبینین ئێمە کاتی خۆی کە شەڕ داعش هات شەڕ ڕوویدا سکرتێرەکەی من نەکەس پێی گوتبوو نەکەس تەوجیهی کرد خۆی و پێشمەرگەکانی چوو لەوێ شەڕی کردو شەهیدماندا ئێوە بەنیازی چەند کورسین هێندەی لە ناوخۆ لێکۆڵینەوەتان کرد بێ بە دوواداچوونتان کرد بێت بەنیازی چەند کورسین لە ڕاستیە ئەوە دەگەڕێتەوە سەر ژمارەی دەنگدەر چەند کورد یعنی تەسەور ئەکەن بەنیازی یەک کورسی دوو کورسین سێ کورسی من ناتوانم بیزە بدوێ بەڵام ئەوەی لە خەڵکی کوردستان چاوەڕانەکرێ و ئەو خەباتی جەنابی بەڕێزکار محەممەدی حاجی مەحموود و شەیدماندا کۆمەڵشتمان هەفوم کەتخوا یەک کورسیان لە مامۆستا سەردارەکەم و دێمەوە من قەنەعەتم هەیە کورسی باش بێنین ئینشاءڵڵا چوار کورسیان هەبووە گلەیی هەیە ئەڵێ ئێمە وەکو پێویست هاوڵاتیان دەنگی خۆیان پێ نەداوین تا کاریگەری زیاترمان هەبێت ئێوە چۆن بچنە پەرلەمان بەڵام یەک دوان وسیانەوە مامۆستایار یەکشت یەک کورسی شەبێ جاروێ کەسێک مەقابل بە دە کەسە لێم تێبگا ینی تۆ پێتوایەکانی پێشوو لە ئاسمتمانی هاوڵاتیان یاێمی کوردستان نەبوون ئێوە چی ئیزافاکەن ئازای ئیزافی چیەکەین ئێمە مەسەرەن یەک سکرتێری حیزبی خۆمان بە تەنیا چولەش کەرکک شەڕی کرد باشە لاریمان لەمەدا کاکە حەمەی حاجی مەحموود من لە ماوەی 2 ساڵی ڕابردوو زیاتر لە 4 جار چاوپێکەوتنم لەگەڵی کردووە هاوڵاتیان یاێمی کوردستانیش ئەزانن ئەم پیاوە کوڕی شەید بۆ هەموو ئەمانە ئەزانین بەڵام واز لەمەیان بێنین چونکە تۆ خۆ دەچیتە پەرلەمان هاوڕەکان تەچن کاکە حەمە لێرەوە تەوجیهتانەکا و ڕاوێشتان پێدا باشە قسەکە ئەمەیە واز لەوە بێنین کە لە شەڕی داعش بوون حزورتان هەبوو هەموو ئەمانە بەلایەک بەڵام ئێوە لە ناو پەرلەمان چی ئیزافە ئەکەن بۆ کاری پەرلەمانی کە ئەوانەی پێش ئێوە نەیان کردووە ئێمە بە جەخت دەکەینەوە لەسەر مادەی 140 شاڵە کاندیدیشمان دەبێ زیادکردنی بودجەی 170 کە بەوە ڕازینین بە هیچ کاتێک 170کەش ڕازینین کورد بەڵام ئەزانی چی ینی قسەکە لێرە ئەوەیە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان هەمویان فەرەنسا بریتانیا ئەمریکا ئەڵمانیا سندوقی دراوی نێودەوڵەتی هاتە سەر خەت بۆ ئەوەی پشکی کورد لە 12.67ەوە زیاد بکرێ نەکرا بە 12.68 ئێوە چۆن نتوانن حەفدەکەش زیادکەن بەڵامەوە لە دوای چی بوو لە دوای ئەو کۆمەڵی غەڵەت کە قیاداتی کورد و ئەندام پەرلەمانەکان کردیان لەوێ دەرێ لە ئەستۆی سۆسیالیستی دموکراتی کوردستانیە غەڵەتەکان داوە نەتیجەکەی دەبینین لە غەڵەتەکان چی بوون نەتیجەکە خۆ دیارە غەڵەتەکان چی بوون ئەو هینەی کەرکووک و ئیتر کۆمەڵک شتەیە لە نەنە تۆ باسی پەرلەمانتارەکەی ئەوانەی کەرکووک پەرلەمانتار نەبوو پەرلەمانتار نەیکردو ڕاست من باسم لەسەر ئەزمموی پەرلەمانتاریە لە ناو پەرلەمانی عێراق چ غەڵەتێکیان کردووە پەرلەمانتارەکان من وڵا لە سەرتا بەرنامەکە باسم کرد کورد یەک دەنگ نەبووە ئەمە غەڵەتیان ئارەوەڵا ئەوە بۆچی کورد یەک دەنگ نەبووە ئێمە ئەمانەوێ ئیتر یەک دەنگ بێ ئەمانوێت لە داهاتوە کە ئێستا ئیشی بۆکەین تکام وایە ئێستا
هاوڵاتیانی ئازیزیش کە جۆگرن لێرە با دەرس لە هەموو هەڵەیەک وەرگیرێ کە پێشتر کرابێ کە هەڵەی گەورەترین هەڵەی کوردیش ئەوە بۆ کە بە یەک دەنگ نەبووە ئەوە هەمومان یەکڕاین لەسەر ئەوە ئێستش بۆی بتوانین داکۆچی لەو مافە دەستوریانەمان بکەین کە لە عێراقدا تەزبیت کراوە پێویستیمان بە یەک دەنجێ و ئەبێ بشیکەین مادام قبولمان کرد بەشدار بین لە پەرلەمانی عێراقدا ئەبێ قبولمان بێ بە هەموو لایەن و حیزبەکانەوە کە نوێنەریان ئەڕوا دەنگدەری هەموو حیزبەکان هەیە بێگومان ئیتر بە چەند کورسی و چەند بەڵام مهم ئەگەر یەک کورسیش بێ مادام کووردە ئەبێ داکۆچی لەسەر مافەکانی کورد بکە بە تایبەتی کە نابێ بچێتە عقلی کەسمان موچەی کەس پێشمەرگەیەک وەکو سەربازێکی عێراقی نەبێ کە لە منزومەی دیفاع عێراقیە تەزبیت کراوە ئەمە خەتای ئەوەیە کە دەستور جێبەجێ نەکراوە خەتای عەبادیە یان خەتای یەک دەنگی و ینی ئەوەیە کە کورد یەک دەنگ نەبوو ئەمەمان بەر نەکەوتووە ئەگەر ئێمە لە هەڵەی خۆمانە سەرکەن کە یەک دەنگ نەبووینە ئەبێ ئەوە چاکەین بۆی بتوانین پێکەوە ئەو شەڕە باشە داخستنی فڕۆکەخانەکان نەناردنی موچە ئەمانە کاری نادەستورینیان دەستورین نا ئەوە ئەو عقوبەی کە خراە سەر میلەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوە بەپێی دەستور نییە و هەموو کەسێک ئاگادارە و هەموو وڵاتانی دنیاش دەزانن بەڵام ئەوانەڵێن حکوومەتی عێراق سزای وڵاتیانی هەرێمی کوردستانی داوە لەسەر حسابی حزبەکان نا لەسەر حسابی حزبەکان نییە ئەو ئەڵێ لەبەرەوەی کە ڕفرەندۆم کراوە من بۆیە سزاکانم داناوە بەڵام ئەوەش ئەوە ناگەیەنێتەوە بەڵام ئێمە پێویستمان هەندێک لە ئەو بەڕێزانەی قسەیان کردوتی ئەگەر ئێمە لە عێراق جێمان نەبووە پەنابەرینەوە بەر ڕیفراندەم ڕای تۆ چێ لەو بارەیەوە وای من ڕفراندۆم مافی میلەتی کووردە کە داوای بکەوە مافێکی یاساییە چونکە نەیهێناوەتە جێبەجێکردن تەنها پرسیار بووە بەڵام وایە کە لەوانەیە لە وەختێکی کاتەکەی کاتی تەواو نەبووە بەڕاستی ئێمە وەکو ئەوەی کە هاوپەیمانی نێودەوڵەتیش پێوتوین ئەگە ئێمە ئەبێ ئێستا لەم کاتەی ئێستادا بە باشترین شێوە پەیوەندەکانمان لەگەڵ بەغدایە باشکەین و بە یەک دەنگ و ئەگەر ئێمە هەمومان بێکەوە داکۆچی لەسەر مافەکانمان بکەین ئەوە دەبێت بەغدا مافی خۆمان بداتەوە ئەگەر دەنگمامۆستا سەردار هەندێک لە هاوڵاتی بەڕێزەکان وتیان ئەگەر اعترافیان پێ نەکردین ئەگەر جێمان نەبووە مافەکانمان نەدرا با بگەڕینەوە بۆ ڕیفراندەم وە جیابینەوە یاخود سەر بەخۆی ڕابگەێنین ئێوە لەو بارەیەوە ڕئیتان چێ پێت وایە ئەمە ڕێگە چارەیە خۆی پێش ئەوەی دیارە هاوڵاتی بیدو بۆ چوونەکەی لە دەرەنجامی ئەم ڕەتفعلەیە کە ئیستیجابە نەبووە لە بەغدا و ئێمە وەکو دەتوانێت بڵێن لە پرۆسەی ڕیفراندۆم یعنی کە پەرتەوازیەکی زۆر لە ناوماڵی کورد هەبوو وەک دەڵێن ئێمە لە ئەوەی یەکەم خێرمان نەدیت بەهۆی ناپەرتەوازەی ئەگە ناخودی ڕیفراندۆم حزبەکەیمە بە شانازیەوە بەشداریشی کرد لەگەڵ ئەوەی کە لێرە دەتوانم ئەوە بە هاوڵاتیانی خۆشەویست ڕابگەینم کە لە دەرەنجامی ئەم ینی هێزە ئیقلیمیان ئەو هێزە ناوخۆیانی کە دەسەڵاتی کوردستانەکەن لە ژێر فشارە ئیقلیمیەکان پەرتەوازەی دروست کرد ئەمەش بەڕاستی نیگەرانیەکی بۆ هاوڵاتیان دروست کردووە کە ئەم سیستەمە حکومڕانی کە لە کوردستان هەیە ئەوەی کە ئێستا هەیە دائیمەن لە ژێر فشارە دەرەکیەکان لە ژێر هێزە ئیقلیمیەکاندا بڕیارەکانیان بە ئاراستەیەکی نەخوازرا و بەسەر هاوڵاتیانی کوردستان دەشکێتەوە ئەمە جاری یەکەمیش نییە سیرکەیانی ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کاتێک لەم پرۆسێ بەشداریمان کرد هەرگیز تەوەقوعی ئەومان نەیە کرد لە ناوخۆی کوردە خیانەت بکرێتن ئەوەی کە بینیمان و پەشیمانن لەوەی وەکو یەکگرتوو پەشیمانن لەوەی بەشداری ئەمە هەرگیز پەشیمانین لە ڕیفراندۆمی بەڵام ئێمە پێشبینیمان نەئەکرد کە بەم شێوازەیە لە ناوخۆی کوردە ئەم پەرتەوازیە پێشبینی نەئەکرا لەبەر ئەوەی کە مەبدەئیان زۆربەی هەر زۆری حزبەکانەوەی کە لە کوردستان بوون و خەڵکەکەش بەشداری کە لە ڕیفراندۆمدا هەر چۆنێکی هەبوو بۆ چوونەکە مەبدەئیان کە خەڵکەکە بۆ چوونی جیاوازی هەبوو ئێمە وەکو یەکگرتووش لە هاوڕا بووین و هەماهەنگ بوون و هەروەها پێمان مابوو کە داوای مافی خەڵک زۆر داواکی گرنگە لەبەرچی چونکە یەک لە ئەگە دەرفەتم بدەیەک زۆر بە کورت کۆنفۆشیۆس کە زانایەکی زۆر گەورەیە دەڵێ پێش ئەوەی متمانە بۆ هەر پرۆژێکی گەورە دروست بکەین دەبی نان و ژیان و ئامان بۆ هاوڵاتیان دابین بکرێ هێز و قووەت وحدەتی ناوخۆی زۆر گرنگە لە ناو ئێمەدا ئەوەی کە لە دەستماندا دەرەنجامی بەڕاستی نەخوێندنەوەیکی واقعانە بوو زۆر سپاس مامۆستا سەردار دکتۆر محەممەد هاوڵاتیەکان و میوانەکان دواتر ڕێی جەنابیشت لەسەر ڕفراندۆم وەرەگرم یعنی باس لەوەکەن ئەگەر لە عێراق ئێمە جێمان نەبێتەوە پەنابەرینەوە بەر ڕیفراندۆم بەڵام لە دوای 25 ئەیلولەوە ئەگەر ئێمە سەیری دۆخەکە بکەین و بە دیاریکراوی لە دوای 25 ئەیلول و بە دیاریکراوی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەموو دنیا پشتی تێکردین خۆشمان پشتمان لە یەکتر کرد و ئابڵوقە و سزای سیاسی و دیپلۆماسی و کارگێڕی و ئاسمانی و
هێرشی عسکەری و بە هەموو شێوەیەک هاتنە سەر باشووری کوردستان پێت وایە پەنابرنەوە بەر ڕێفراندۆم جارێکی تر ڕیسک و مجازفەیەکی گەورە نییە؟ خۆی ئەسڵەن کورد لەو پەنایبرد بۆ ڕێفراندۆم ئەگە قسە لەسەرەوەی بکەین یعنی کورد بە ناچاری پەنایبرد بۆ ڕێفراندۆم ئێمە کە بەشدار بووین لە عێراقی نوێ بە حساب عێراقێکی فدرالی تعددی دموقراتی بنیاد دەنرێ عێراقێک کە لە دیباجەکەی باز دەکرێت يعني قائم على الاتحاد الحر اتحادێکی حڕە یەکگرتنەوەیەکی ئارەزوومەندانە بەڵام بینی من بەس شێواز مامەڵەیان کرد خەڵکی کوردستانیان نانبەر کرد وەکو هاوڵاتی دەرەجە دوو تعاملیان لەگەڵ ئێمە کەواتەیە وەکو پارتی ڕێفراندۆم بە ئەنجام ئەزانن وەکو ئەنجام سەیریەکەن ئێستاش ئێمە وەکو بەدیلێک تەماشای ڕێفراندۆم دەکەین ئەگەر مافە دەستوریەکانی ئێمە دەستەبەر نەبی و ئەگەر ئەم حقوقی گەلی کورد دەستەبەر نەبێ ئێمە ئەستیفادەی لە ڕێفراندۆمی ڕابردوو دەکەین لەبەرەوەی ڕێفراندۆم هەڵنەوەشاوەتەوە 92 لە 100 خەڵکی کوردستان دەنجی پێداوە ئێستاش وەکو بەدیلێک دەتوانین دەستی پێوە بگرین و لە ئایندەشدا سوودی لێوە بگرین. باشە ئەگەر هەنگاوێک بەرەو داهاتوو بچین باس لە عێراقی دوای هەڵبژاردن بکەین لە دوای هەڵبژاردن ئەو مەترسیانە چین کە ڕوبەڕووی کورد دەبنەوە بە کورتی دکتۆر. بەڵێ یەک لە مەترسیەکان سنووری هەرێمی کوردستانە. باشە ئێمە دەزانین لە 19 2003 ینی تا 19 2003 لەوێ لە دەستور ئەو سێ محافظەیە وەکو هەرێمی کوردستان وەکو ئەقلیمی کوردستان دانی پێدانرا بەڵام مادەی 140 باس یعنی مناطقی متەنازع عەلەیهی وەکو دەڵێن ناوچە جێنە کۆکەکان ئەوە لە دەستور لە مادەی 140 باس کراوە کە دەبی سێ هەنگاو یاساییکردنەوە و ئاساییکردنەوە دۆخەکە و سەرژمێری و لەگەڵ ئستیفتا یعنی تطبیع و ئیحصا و ئستیفتا کە ئەمە مەفروض بوو ساڵی 2007 ئەنجام درا بە ئەنجام نەدرا ئێمە لەو مناطقانە یعنی واتان هەیە کە لە خولی داهاتووەمە جێبەجێ بکرێیان بەلای هەندێک پەرلەمانتاری عێراقی یاخود زۆری نەیان ئەڵێن ئەمە مادەیەکی مەیت و مردووە خۆی مەفروزە کاری پێ بکرێت لەبەرەوەی ئەم وەسیقەیەکە هەردوو لا لەسەری ڕێککەوتین مەفروزە کاری پێ بکرێت. سپاسەکەم مامۆستا بەشدار. زۆر کەس ئەڵێت ئەوەی بەسەر کورد هاتووە لە نەهامەتیەکان بەهۆی ڕیفراندەمەوە بووە و هەندێکیش ئەڵێن وەکو دکتۆر محەممەدیش ئاماژەی پێدا ئەڵێت ئەنجامدانی ڕیفراندەم ئەنجام بووە چونکە دەستور جێبەجێ نەکراوە. ئێوە لەو بارەیەوە ڕێیتان چی و لە ناو پەرلەمان چۆن بەرگری لەم مافە؟ حیزبی سۆسیالیست دموکراتی کوردستان یەک لە ئەرکەکانی کار دەکە بۆ داکۆچیکردن لە ئەنجامی ڕیفراندۆم. پێتان وایە کارێکی باشە و تاپۆیەکی ڕەشە؟ بەڵێ ئەوە گومانمان لەوەی نییە و بەردەوامیشین لە ئەنجامی ڕیفراندۆم تاوەکو دوا قۆناغ. باشە ئەگەر لە ناو عێراقی داهاتوو لە کابینەی داهاتوو هەموو شتەکان بێ منەتانە بەرامبەر بە کورد یەکلا کرانەوە کورد چی بکات؟ چۆن مەبەستت ینی بۆ نمونە لە خۆتەزانی هەڵبژاردنێک لە 12 ئایار بەڕێوە چێت دوای ئەوەی تر حکوومەت پێک دێت و پەرلەمان دانیشێت و کۆ بێتەوە ئەگەر ینی ڕای کورد لە بەرچاو نەگیرا کورد وەکو کەمینەیەکی بێکاریگەری سیرکرا کورد چی بکات؟ ئێستاش خۆ ڕای کورد هەروەرە نەگیرە ئێستا شەر بۆ و شکلە تەماشای کورد دەکرێت لە پەرلەمانی عێراق کەواتەوە بۆچی بەرەو بەخات خۆش ئاگاداری ئێمە ئەمانەوەی ئەو گۆڕانکاریە بکەین خۆ تا ئێستا ئەمە کورسیمان نەبووە با ببینین با خەڵکی کوردستان دەنگمان پێ بدە و ببینین ئەمە لەوێ چیەکەن ئەمە ئەو ئیشانەکەین کە لە مەسلحەتی نەتەوەکەمانە بێ لە مافەڕەوەکانی گەلی کورد دابێ مەسەلەن داکۆچیکردنە لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و چەسپانی سنووری شوێنی جوگرافی هەرێمی کوردستان و کۆمەڵێک لە یەکەم خولی پەرلەمانی عێراق کورد سەر و 70 کورسی هەبوو ئەو کاتە ژمارەی کورسیەکان 275 کورسیەک بوو تقریبا لە خولی دووەم کورسیەکانی هاتەوە بۆ 57 کورسی لە خولی سێم کورسیەکانی بەرز بووە بۆ 62 تا 65 کورسیەک تقریبا نەیان یعنی پەرلەمانتارەکان ئێمە ئەگەر هەر سەیری فەیسبوکەکانیان بکەین ئەزانین چ بەرگریەکیان کردووە ژمارەیەکی بەرچاویان ئاواگەنن 9 کەسێک لە تەواوی لایەنەکان هەرگویان لێ نەگیرە ڕاست بەبێ ئەوان دانیشتن ئەکرا کەواتە قسەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئەگەر عێراق بەرەو مرکزیەت و لە باربردنی فیدراڵیەتی تەواو فیدرالیزمی تەواو هەنگاو بنێت کورد چی بکات؟ کوردگوتنی ئەوەی باسی دەکەی مەسەلەن دابەزینی ژمارەی کورسیەکان و ئەندام پەرلەمانەکان و پێشتر کە زیاتر بووە من قەنەعەتم وایە ئەگەر کورد هەما قسەی پێشوو دەکەینەوە ئەگەر کورد یەک دەنگ نەبی یەک ڕیز نەبی
با چاوەڕێ و نەتیجەی نەکردەوە دکتۆرە کەنار ئەگەر عێراق فیدرالیزمی عێراق فیدراڵیەتی عێراق بە تەواوەتی لەبار چوو کەوتە بەردەم مەترسیەوە عێراق بەرەو مەرکەزیەت و سنترالیەت هەنگاویێنە بوو بە وڵاتێک کە چقەکەی بوو بە بەغدا و لەوێەوە هەموو بڕیارەکان بدات کوردانیشێ لە بەغا یان چی بکات ئێمە ئێستا بڕیارمانداوە بەشدار بین وەکو پێشتریش وتم مادام بڕیارماندا ئەبێ ئیش بکەین لەسەر ئەوەی کە ئەو ئامانجانەی هەمانە بیهێنینە دی وەکو وتمان ئەبێ بە کۆدەنجی هەموو لایەکمان شەڕی میلەتی خۆمان بکەین هەرێمی کوردستان لە بەغدا ئێمە زۆر حەزەکەم هەندێک شت هەیە بێ بیڵین بەڕاستی ئێمە لە هەموو کاتەکاندا لە پێشتریشا کەمە 17 بودجیان بۆ ئێمە دانابوو من وەکو خۆم وەکو کەسێکی دەرمانسازی پسپۆر کە حەقمە بێ بەلایانی تەندروستیەوە ئێمە 17 بۆمان هەبوو لە بودجەی عێراق لە بەشی تەندروستی بێت بۆ هەرێمی کوردستان قەت نەگەیشتۆتەوەی کە 17 بۆمان هاتبێ هاتووە خەتای نوێنەرەکانی ئێمە نییە لە بەغداوە لەسەری سەرەوە تا بەڕێوەبەرێکی گشتی ئێشی لەسەر کراوە بەڵام بە پێی پێویست نەکراوە بۆیە هەوڵیانداوە گویان لێ نەگیراوە نەکجا من ئەڵێم ماف وەرەگیرێ نادرێ پرسیارەکەی من پەرلەمانتارەکان وەزیرەکان سەرۆک کۆمار جێگری سەرۆک وەزیران جێگری سەرۆکی پەرلەمان بەڕێوەبەرە گشتیەکان سەبارەت بە مافەکانی کورد هەر لە پشکی دەرمانەوە تاگاتە مەسلەکانی تر هەوڵیان داوە مافی کورد وەربگرنەوە و گویان لێ نەگیراوە یان هەوڵیان نەداوە هەوڵیان داوە بەڵام بەڕای من بە پێی پێویست نەبووە ئێستا پێویستەکە زۆر زیاتر بێ ئێمە وەرمانگرتووە وەکو پێشتری ژوتم ئەگەر ئێمە 17مان بۆ دانرابێ لەوانەیە 12 و 13 لە 100مان بۆ ناردرابێ بەڵام ئەو باقی کە ماوەتەوە اینجا ئێمە بەڕاستیش لەم چەند ساڵی پێشوا کە ئەزانین زیاتر ئەگەر ئێمە سووریەکانی لێ دەرکەین ئاواری سووری بەڵام زیاتر لە 1.5 میلیۆن خەڵکی دیارترین تێبینیت لەسەر ئەدای پەرلەمانتارەکانی خولەکانی پێشوو چییە؟ من ئەیبینم چیان نەکردو تۆ بەنیازی بیکەیت من وەکو بواری تەندروستی من ئەیبینم کە بەڕاستی ئێمە پێویستمانە بە کەسانی پەرلەمانی عێراق بەس کار لە سەرکەرتی نەخێر لەسەر هەموو ئەو مافانەی کە پێشتریش ئاماژەم پێدا بڵین وەکەوەی کە موچەی پێشمەرگەیەک چۆنە بێ وەکو سەربازێکی عێراقی نەبێ یان هیچ شەهیدانە ئێمە کە ئەزانین پێشمەرگە شەڕی لە باتی هەموو جیهان کردو پارێزگاری لە هەرێم و لە عێراق کردووە لە شەڕی داعشدا چۆنە بێ بە هەمان موچە هاتینەوە لای پرسیارەکەی من ئەگەر نەیان کرد چارەسەر مانەوەیە لە ناو پەرلەمان یان پەنابردنە بۆ وڵاتان یان بەڕای من ئەوەی لەسەرمانەوەکو ئەرک ئەبێ بەجێ بێنین بە باشترین شێوە بە یەک دەنگ ئەگەر نەکرا ئەوە پەنا ئەبین و داوا ئەەکەین لە هاوپەیمانی نێودەوڵەتی کە پێمان بڵێن وەک چۆن داوایان کرد عێراق کورد بچێتەوە بەشداری پرۆسی سیاسی عێراق بێتەوە مافەکانیشی دابین بکرێ ئێمە ئەمانەوێ ئەوانیش ڕایان هەبێت چونکە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەتوانێ یارمەتیمامدا بۆ لە حاڵەتێک ئەگەر نەمانتوانین چونکە وڵاتە دراوسەکان مافی خۆمان ناڵن وەرگن وەکو کوردستان مامۆستا سەردار دیارترین تێبینی تۆ وەکو کەسێک کە خۆت ئامادە کردو بچتە پەرلەمانی عێراق لەسەر ئەدای پەرلەمانتارەکانی پێشوو بەگشتی نەک شەخص چی بڵێ تۆ بەنیازی ئەم کەلێنە پڕکەیتەوە بێگومان ئێمە کاتێک کە سەیری ئەدای پەرلەمانەکانی پێشوو دەکەین پەرلەمانتارەکان دەتوانین بڵێن بەشێکیان زۆر بەکارا و بە ئەکتیڤی ئیشیان کردووە چونکە دەبێت جیاوازی بکەین بەڵام من داوا لە هاوڵاتیان دەکەم ئەبێ ئەوان خۆیان جیاوازی بکەن ئەمەی دەنگی بە حەشدی شەعبی داوە و ئەمەی کە شەڕی بۆ سەروەریەکانی وڵات کردووە وەکو یەکە داستەون ئەمەی کەوا لەگەڵ حەشدی شەعبی هاتووە کەرکووکی داگیر کردووە و ئەمەشکەوە عەلەمی هەڵگرتووە لە ناو پارێزگای کە بە شانازیەوە سەرۆکی ئەنجومەن کە لێگرتووی ئیسلامی بوو وەکو یەکە پێویستە ئەوە معادلەیەکی منطقیە ئێمە قسەی لەسەر بکەین بۆیە کاتێک کە باسی ئەدای پەرلەمانتارەکانی بەغدا ئەکرێ ئەبێ ئێمە باس لە ئەوە بکەین کە ئایا چەندە ئەمان توانیتیان پرۆژەی قەومی کوردی بەرەو پێش بەرن لە مەحافلی دەولی و لە کۆتایی دەتوانم ئەوە بڵێم کە ئێستا ئێمە لە قۆناغێکی هەستیارداین لەم قۆناغەدا پێویستمان بە سیاسەتێکی دیبلۆماسی پراگماتیکیە نەک سیاسەتێکی استیدامی لەبەرچی کەواتە لە ڕۆیشتنی پەرلەمانتارانی کورد بەرەو بەغدا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پارتە سیاسیەکان پێویستە سەرکردایەتی سیاسی کورد وایان لێ بکەن بە هەمویانەوە ببن بە خاوەنی پاکێجێکی ستراتیژی سەبارەت بە داواکاریەکانی کورد نەک هەر یەک لە ئاوازێک بخوێنێت وەکو یەکێک لە وڵاتەکان ئاماژەی پێدا فرەکوێ خابین چۆن سیرکە خۆ لێ سیاسەتدا یعنی ڕکابەری وانە تۆ ئابێت شت بەدەستبێنی ئێمە دۆڕاندومانە کەواتە لێرە ئێمە مڕاجعی خۆمان بکەین و خەلەکانمان لەکوێ بووە
خۆ ینی تۆ ینی هەڵشاخان و ینی هەڵچوون نییە ئەم کارە ئەمە پێویستی بە نەتیجەیە تۆ چیت کردووە چی بەدەستبێنی چیت لە بەردەمدا پرۆژە چێ بۆ داهاتوودا ئەمەی گەشتبینی بەوەی لە خولی داهات و کورد هەندێک لە مافەکانی وەرگێتەوە بێگومان ئەگەر ئێمە هەڵە لە هەڵەکانی پێشووتر وەربگرین دەتوانین زۆر بە سەرکەوت دەکەم مامۆستا سەردار دکتۆر محەممەد یەکێک لە پەرلەمانتارەکانی ئەو خولەی ئێستای پەرلەمانی عێراق سەبارەت بە بچوو بیرکردنەوەی هەندێک پەرلەمانتار باسی شتێکی بۆ کردم بێگومان لەناو بەرنامەنەوە وتی تەسەور کە پەرلەمانتار هەیە سەلامم لێ کردو جوابی سەلامەکەی نەداومەتەوە ومێت هەیە خەڵکی لەم جۆرە لەناو پەرلەمان بتوانێت ماف بۆ کورد وەربگرێتەوە کە وەکو نەیار و دوژمن سەیری هاوڕێکەی بکات ئەکیت نەخێر چکە ئەم ئەندام پەرلەمانە کە دەچیەوە نوێنەری کۆمەڵی خەڵکێکە ئەگەر لەگەڵ ڕەفیقی خۆی بەم شێوازە هەڵسوکەوت بکە چۆن لەگەڵ خەڵکی تر ڕاستگۆ دەبی ئەمە بە هیچ شێوازێک ئەم جۆرە ئەندام پەرلەمانە ناتوانن بەرگری لەگەلی کورد بکەن بەڕای من یعنی حکوومەتی ئێستا حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقیش بەعام ئێستا حکوومەتی عێراقی حکوومەتێکی تەوافقیە لەسەر بنەمای تەوافق دروست کراوە ئەگەر کورد هەمووی ڕام شەراکەتەکە کۆتایی هاتووە بەڕای تۆ کۆتایی نەهاتووە دەتوانین من چۆن کۆتایی ناتوە لە کاتێکدا بۆ پرسی بودجەکەم گرنگترین پرسە بە نسبەت کوردەوە بەبێ کورد تێپەڕێندا کۆتایی هاتووە من مەبەستم لە لستە کوردستانیەکانە ئەگەر لستە کوردستانیەکان هەمویان یەکدەنگ بن تەوافق لە نێوانیان هەبی و یەک کۆڕابن دەتوانن مافەکانیان بەدەست بینن بینیمان لەم خولەی ڕابردوو لەم خولەی ئێستا لە مەوزوعی بودجە کە هەمویان بەیەکەوە دەچوونە ژووری پەرلەمانەوە بەیەکەوە بایکۆدیان نەکرد توانیان لە نەتیجە شتێک بەدەست بێنن یعنی ئەمە خاڵی سەرەکی بۆ بەدەستێنانی مافی گەلی کووردە یەکڕێزی گەلی کووردە هەمووتان هاوڕان لەسەرەوەی کە کێشەکە عەقڵیەتی مامەڵەکردنی بەغدانیە لەگەڵ هەرێمی کوردستان بەڵکو نەبوونی یەکڕێزی و ناتەباینی نێو خۆیەکە عەقڵیەتی مامەڵەکردنی حکوومەتی یعنی حکوومەتی ئیتیحادیە ئەمە ڕاستە لەبەرەوەی زۆر وازە حەماد دەستوریەکان هیچی تەطبیق ناکرێن ئێستا عێراق تەنها بەس یعنی مەضمونی فدرالیەت تەنها ئەوەیە کە هەرێمێک هەیە بەناوی هەرێمی کوردستان وئیلا هیچ معنای فدرالیەت بوونینە لە عێراق حکومەکە حکومێکی مرکزی صرفە سپاس ئەوە کاتی تۆمدا هەر لەگەڵ پرسیاری پێشووە مامۆستا سەردار لە سی چرکەیە چکە لە کۆتایی تاوا نزیک بووینەتەوە بۆی دواپەیامیشتان وەرگرم پێت وایە کێشەکە ئێمەین یان عەقڵیەتی و ینی دنیابینی و هزری مامەڵەکردنی حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق لەگەڵ کورد بێگومان ئەمە ئەگەر ینی حکوومەتی عێراق استفادەی لە پەرتەوازەی ئێمە کرد ئەمە ینی خاڵێکی جەوهەریە پێویستە مەراجعی بکەین و زۆر گرنگە باش ئەمە خاڵێکی زۆر جەوهەری و گرنگە دووهەمین خودی ینی ئەزمموی ئێمەی کوردستان هەمان بە هەمان عەقلت چوینەوە بەغدا ینی نەمانتوانی ینی وەکو بڵێن پرۆژەیەکی نەتەوەی استراتیجی بەهێز دروستکەین ناوخۆی خۆمان ڕێخەین یعنی یەکریزیەکی بەهێزمان لە نێو خۆمان دەهابی من لە بیدایەتی بەرنامەکەش وتم ینی هۆکاری هەموو نەهامەتیەکان لە دەستدانی هەموو سەروەریەکان و شکۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لە کاتێکدا ئێمە سەرکردەکانی جیهان داتن بۆ هەولێر بەڵام بەرەو ئاقارێک ڕۆیشتین مانی بەرەم ئەنی لە دەرەنجامی پەرتەوازەی و کەلەڕەقی و هەروە کۆنەقینی و چیمان بەسەرهات بەرەو ئاراستەیەک ڕۆیشتین کە ئێستا پێویستمان بە سیاسەتێکی نەرمتر هەیە بۆی بگەڕێنەوە بۆ بەغدا. دکتۆرە کەنار لە خولی داهاتووە کورد ئەبێت چۆن مامەڵە بکات ئایا چەند گرنگەوە لە بەرچاو بگرێکەنیەوەی خاکی لە دەستداوە و لە مووقیفێکایە لە پێگەیەکە کە عێراق بە دۆڕاویێزانێ ئەوە چەند جارێکیش ئەمە بیڵین ئێمە تەجروبەی 2023مان هەیە کە نوێنەرێکی ئاوا گرنگمان هەبوو لە بەغدا و ئەشبینین من لەگەڵ ئەوەیە بڕاستی زۆر هاورانیم کە بەغدا یەکێتی چاوتان لەسەر پۆستی سەرۆک کۆمارە هەر نەخێر من باسی ئەوم نەکردو من باسی ئەوە ئەەکەم کەس نوێنەران کە ئەنێردرێنە ئەبێ بەو شێوەیە بیرکەنەوە بڕاستی ئەو ڕێبازەی کە سکرتێر گشتی یەکێتی نیشتمانی کوردستان مامجەلال گرتبووی بینیمان کە چەند توانی هاوسەنگی نێوان هەموو حزب و عەرەب و کوردیش و هەموو مافەکانمان تەزبیت کا لە دەستوری عێراقی ئێستاش ئێمە پێویستە بە کۆدەنجی هەموو لایەک شەڕی خۆمان بکەین بۆ دەستور و کە هەموو مافەکانمان بەدەستبێنین. زۆر سپاس مامۆستا بەشدار قسە لەسەرەوە هەیە لە خولی داهاتووی پەرلەمانی عێراق و حکوومەتی داهاتووی عێراق کورد نەئەتوانێ بەشێک بێت لە دەسەڵات و کاریگەری هەبێ و بەڵێ هاوڕێیانم پێمەڵن تاوە لە کۆتایی نزیک بووینەتەوە و نەشتوانێ ئۆپۆزیسیۆن بێت چکە گوێی لێ ناگیرێت کەواتە چۆن مامەڵە بکەین
و چۆن خۆمان ئامادە بکەین بەسی چرکێ. بەڵێ وڵا هەمووی شتەکان یەک بابەتە ئەوەلین شتکە زۆر گرینگە یەک دەنجیە ینی ئەو تەفرەقە و ئەو ناخۆشانی نێوان ئێستا کوردەکان لەوێ نەمێنێ بە یەک دەنگ بە یەک قسە بستنە پێش ئیش و کارەکانی خۆیان بکەن و داوای مافیاڕۆیان بۆ دەنگت پێ بدەن زۆر بە کورتی وڵا بۆ خزمەتکردن بە نیشتمانەکەمان بۆ دەنگت پێ بدەن دکتۆرە کەنار بۆی داکۆچی بکەم لەسەر قوتی میلەتەکەم بۆچی دەنگت پێ بدەن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ دەنگت پێ بدەن دکتۆر محەممەد لەبەرەوەی بە حکمی تەخصصی خۆم کە تەخصصم شریعە و قانونە دەتوانم زیاتر لە خەڵکیشتر بەڵێ دکتۆر کاتم تەواو بوو کاتم زۆر تەواو بووە داوای لێبوردنەکەم تێپەڕیەوەی شکۆی پێشمەرگە لە هەموو خەڵک دکتۆر محەممەد شاکر محەممەد ساڵح کاندیدی پارتی لە پارێزگای هەولێر هەروەها مامۆستا سەردار ڕەشید عومەر کاندیدی یەکگرتوو لە پارێزگای هەولێر دکتۆرە کەنار فازڵ هیدایەت کاندیدی یەکێتی لە پارێزگای هەولێر مامۆستا بەشدار محەممەد ڕەشید کاندیدی سۆشیالیست لە پارێزگای هەولێر سوپاس بۆ کاتی بەێمە و بەبینەرانتان بەخشی بەو هیوایەی توانی بێتان قەنەعەت بە دەنگدەرانتان بکەن کە دەنگتان پێ بدەن بەڵێ بینەرانی ئەزیز باسی هەڵبژاردن لێرە کۆتایی نایەت ئێمە زۆرمان ماوە لەگەڵ کاندیدەکان تا باسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن.